ئەم شێعرەم بۆ دوو ژن نووسیوە. من پێم وایە وەکو پیاوێک دوو ژن کاریگەری زۆر گەورەیان هەیە لە ژیانتا ئەگەر بتەوێت شتێک بکەیت. ژنێک من لە یەکەم ساتی بوونمەوە ژنێک هەیە لە هەناسەما لە گۆی مەمکەوە تا گڕووگاڵ لە گریان و گڕووی مناڵیمە لە خۆشی و تاڵیمە لە بێخەوی شەوانی ڕەش و بێدەنگ کە سووسوی چرایەک دڵی هەڵکۆڵی بوو لە بێخەوی شەوانی ڕەش و بێدەنگ کە سووسوی چرایەک دڵی هەڵکۆڵی بوو لە لانکەوە تا ڕەوم هەر ئەو بوو ئەو بوو. من لە یەکەم چەخماخەی عاشق بوونمەوە ژنێک هەیە. من لە یەکەم چەخماخەی عاشق بوونمەوە ژنێک هەیە لە حەز و تاسەما لە گڕگڕەی گڕکانی دڵم لە شەیداییمە لە بێقەراری و تەنیاییمە لە خەموشاییم جوان و دڵداریمە. ئەو دەمانەی ڕەشەبات تەما لە شەمی عومرمەکە هەر باوشی ئەو ئەبێتە هانام هەر ئەوە هیوام ئەوە هێز و توانام. لە منا ژنێک هەیە لە منا ژنێک هەیە ژین و ئەڤینمە خەم و پێکەنینمە.